پەیوەندی نێوان تەندروستیەکی باش بۆ دڵمان و خۆراکێک یاخۆت سیستمێکی باشی خۆراک چییە؟ چۆن دەتوانێت خۆراک کاریگەری هەبێت لەسەر تەندروستی دڵمان چ لە ڕوویەکی باشەوە چ لە ڕوویەکی خراپە ئەو خۆراکان یاخود ئەو خواردنانە چین کە زیان بە دڵی ئێمە دەگەن و ئەوانش چین کە دەتوانین بڵێن سوودی تەندروستی بۆ دڵمان دەبێت. دیارە دکتۆر محەممەد جەبار پسپۆرە کلینیکی خۆراک لا بەنج باش کوردستان لە سودۆکانمەوە لەگەڵ ئێمەدا میوانە دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس لەگەڵ ئێمە زۆر سپاسم سڵای خۆی گەورەتان لێبێ لەوەی بەڕێز و لە بینەرانی نارتی. زۆر باشە دکتۆر بە باسەرەتا بزانین پەیوەندی نێوان سیستمێکی باشی خۆراک و دڵێکی تەندروست چییە؟ پێشەوە محەممەد جەباری محەممەد جەبار سپاس دەکەم. پەیوەندێکی زۆر گەورە هەیە لە نێوانی نەخۆشیەکانی دڵ و با بڵین خۆراک. بەڕاستی پەیوەندەکەی زۆر گرنگە چکە هەندێک خۆراک هەیە کە زۆر مەترسین بۆ نەخۆشیەکانی دڵ و ئێستا کە هەموو توێژینەوەکان و ژمارەکان با بڵین ئەویان سەلماندووە کە چی پەیوەندیەکی گرنگ هەیە لە نێوانی خۆراکی تەندروست و تەندروستی دڵ. و هەندێک خۆراک هەیە بەڕاستی هۆکاری مەترسیەکی زۆر گەورن بۆ نەخۆشیەکانی دڵ. ئەگەر ئێمە باسی ژمارەکان بکەین چکە ژمارەکان ئێستا زۆر مەترسیدارن بەڕاستی. ئێستا تقریباً هۆکاری مردن لە دنیایە هۆکاری مردن یەکەم هۆکاری مردن لە دنیایە نەخۆشیەکانی دڵە. واتە ئەگەر هەموو نەخۆشیەکان با بڵێ میکەیتە قایمە کۆمیکەیتە لیست لەسەر و هەموو نەخۆشیەکانی دڵە. زیاد لە 18 ملیۆن مردن ساڵانە بەهۆی هۆکاری نەخۆشیەکانی دڵەوەیە. خاڵی تریسە تقریباً لە ئەمریکا هەموو 40 سانیەک تەسەوڕ کە هەموو 40 سانیەک مرۆڤێک ئەمرێ بە هۆکاری نەخۆشیەکانی دڵ. و ئێستا تقریباً بۆ نمونە وڵاتێک وەکو ئەمریکا یان وڵاتێکی تر چکە ئێمە داتای خۆمان لە بەردەسانیە بۆی من قسە لەسەر داتاکانی خۆمان بکەم بەڕاستی. ساڵانە 300 ملیار دۆلار تەرخانەکەن بۆ چارەسەری نەخۆشیەکانی دڵ و ئەو نەخۆشیانەی کە پەیوەستە بە نەخۆشیەکانی دڵەوە. فەژمارەکان بەڕاستی مەترسیدارن و ڕۆژانە ئەم ژمارانە ڕوو لە زیابوونن بەڕاستی. ئەگەر باسی نەخۆشیەکانی دڵ بکەین با بڵێن و ئەو فاکتەرانەی کە پەیوەستن و دوای ئەوە لە زمانیانە باسی خۆراکەکانی شەکەین بەڕاستی و ئەو هۆکارانە کە هۆکارن ببن بە یان مەترسین ببن بە نەخۆشیەکانی دڵ تقریباً بە حدودی 7 هۆکاری یان 7 مەترسی سەرەکی هەیە کە ئەمانە ئەگەر کەم کردن ئینسان ئەگەر کەمی کاتەوە مەترسیەکانی نەخۆشیەکانی دڵی لێکەمە بێتەوە و ئەمانە بەڕاستی هەمووی گرنگن کە هاوڵاتی ئاگاداری بێ چکە وەکو وتم مردن بە نەخۆشیەکانی دڵ زۆرە یعنی لە سەرەتان و شێرپەنجە زیاترە لە نەخۆشیەکانی تری زیاترە لە هەمووی زیاترە. یەکێک لەو هۆکارانە چەوریەکانی خوێن و ئەو خواردنانەی کە هۆکارن بۆ زیابوونی چەوریەکانی خوێن. یەکێک لەوانە خوێ یەکێک لە هۆکارەکە مەترسیەکانی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی دڵ کاڵی نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی دڵی شاکرێتەوە تقریبا. یەکێک لەوانە شەکری با بڵین شەکر و شەکرێکی با بڵین سادە ئەم شەکرە سادانە کە هۆکارن بۆ ئەوەی مەترسین بۆ زیابوونی نەخۆشیەکانی دڵ. یەکێک لەوانە جگەرە کێش با بڵین جگەرە کێشانە یەکێک لەمانە بۆ ماوەییە و یەکێک لەوانە با بڵین مادە کوحۆلیەکانە یەکێک لە هۆکارەکانە و فاکتەرێکی تر زۆر گرنگە ئەویش ناچالاکیە ڕۆژانە ناڵێم وەرزش بەڵام ناچالاکی چکە ناچالاکی جیاوازە لەگەڵ وەرزشێکی با بڵین ئەگەر بکرێ ناچالاکی نیساکە هۆکارێکی مەترسیەکی گەورەی نەخۆشیەکانی دڵە. ئەگەر من بێمەوە سەر ئەم بابەتانە ئەم فاکتەرانە دانەدانەی باسکەین و ئەو خۆراکانە چین کە و یەکێک لەوانە خۆراکن بەڕاستی و خۆراکی تەندروست یەکێک لە فاکتەرەکانی گرنگن کە هۆکارن بۆ زیابوونی نەخۆشیەکانی دڵ.
باشە دەکرێت بڵین دکتۆر ئەو خۆراکە باشانە کامانن کە دەبێتە هۆی تەندروست ڕاگررتنی دڵ کامان بەشێکی ئام بۆ منە هەڵاتیان پەنای بۆ بەرە زۆر تەواو. ئەگەر باسی یەکسەر باسی خۆراکەکانە بۆ بکەم کە زۆر یەکەم ئەو خۆراکان کە چاوریەکی تەندروستی تایە چکە من وتم هۆکاری سەرەکی بۆ نەخۆشەکانی دڵ پێوترێ چاورێ ناتەندروستی زیان بەخشەکان چاورێ زیان بەخشە چکە چاورێ زیان بەخشەکانە بنە هۆکاری زیابوونی چی لە زیابوونی کۆلیسترۆلە لەشە و زیابوونی کۆلیسترۆلە زیان بەخشەکان لەوانە LDL چونکە LDL یەکێکە لە مەترسیەکانی دروستبوونی نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی دڵە. باشە سوالەکە بەو شێوازێ ینی وەگە وەڵامت دەمەوە ئەو خۆراکانە چین کە چاوریەکی باشە ینی سەرچاوەیەکی باشە بۆ چاوری یەکێک لەوانە زەیتی زەیتونە بۆ یەکێک لەوانە زەیتونە زەیتی زەیتون ئێستا کە سەلمێنراوە باشترین زەیتە بۆ تەندروستی دڵ و باشترین زەیتە بۆ دروستکردنی خواردن و بۆ بەکارهێنانی بۆ خواردن بۆ لەبەرەوەی زەیتی زەیتون ئەو چاوریانەی لە خوێن هەیە دایمەن زۆر باشە و کەمێکاتەوە بە تایبەت LDL هەموو توێژینەوەکان ئێستا سەلمان دوێتی زەیتی زەیتون ینی هیچ هینێکی تیا نییە منافسێکی نییە بۆ دابەزاندنی ئەو چاوریانەی کە لە خوێنە هەیە هیچ منافسەیەکی تیانە لە کۆی زەیتەکانی دنیاە لەو زەیتانەی کە زۆر باشە زەیتی ئەڤۆکادۆیە هەر چەندە لەوەیە لای خۆمان نەبێ زۆر باشە بەڕاستی لەو چاوریانە لەو ڕۆنانەی کە زۆر باشن تقریبن ئەم دوو جۆرە با بڵێن زەیتە زۆر باشن بەڵام هەندێک ئەویش ئەبێت چۆن بێ ئەویش ئەبێت ینی بزانین چۆن بەکارێنی باین چۆن ئایا بە ساردی بەکارێنی چکە ئەگەر بتوێت زۆر سوود لە زەیتی زەیتون بێنی ئەین زەیتی مەسەلەن بۆ نمونە زەیتی ئەڤۆکادۆ ئەتوانی هەم بۆ وەکو ساردی بەکارین بەسەر زەڵاتە بەکاری بێنی و خودی خۆی زەیتونەکەیش توانی بەکاربێنی ینی بیخۆیەوە کاتە ڕۆڵیان هەیە بۆ دابەزەندی چاوریەکانی خوێن ئەمجار بێمەوە سەر ئەو چاوریانەی کە زیان بەخشن بێنە سەر چاورێ زیان بەخشەکان دکتۆر هاوکارانم هەندێک وێنە دەخەنە سەر شاشەکان ئێمە دەبینین کە ئێستا ئەم دەمارە ئەمە بۆڕوویەکی خوێنە دروستە چی تێدا یان چی لێ بەسەر هاتووەمە ئەگەر سەیری کەن بە تەواوەتی سەیری ئەو وێنانە هەر وەکو باسم کرد زیابوونی چاوریەکان لە خوێنە بە تایبەت LDL و لەوێشە ئەکسەدە ئەم چاوریایی لە خوێنە کە پا باسی چاوریە زیان بەخشەکان کە پێوتری LDL ئەمە لەگەڵیایە کە زیا ئەبێ و تووشی ئەکسەدە ئەبێ باشە کە تووشی ئەکسەدە بوو هۆکارە بێ بۆ ئەوەی ئەم تیرە چاوریانە دروست بن طبعاً خودی خۆی بەس چاوری نییە ئەوەی هۆکارە بۆ ئەوەی ببێ بە ڕقبوونی دەمارەکان و جیرانی دەمارەکان هەندێک فاکتەری تر هەن لە ناو لەشایە هۆکارن لەگەڵ زیابوونی چاوریەکان واتە فاکتەری یەکەم زیابوونی چاوریەکانە فاکتەری دووەم کە گرنگ بوو لە وێنەکەی هەر باسی بەڕوونیدا بوو ئەویش بابڕین ئیلتیهابە هەوکردنە هەگەر هەوکردن هەبێ لە لەشایە و لەگەڵ ئەم چاوریانەیە ئەبن بە هۆکاری دروستبوونی ئەو ڕقبوونەوە ئەو دروستبوونی ئەو جەڵدەیە لە خوێندایە لە خوێنایە و ئەم جەڵدەیە بە مروری زەمن ئەم ڕقبوونی ئەم دەمارەیە کە ئەگیرێ بە چاوریەکان و بە خەپلەکانی خوێن و بە ئیلتیهابەکان هەمووی کۆبێتەوە بە مروری زەمن ئەو دەمارەیە ئەگیرێت و دوای ئەوە ئەبێتە هۆکاری ئەگەر سەیری کەنەوە ئەوە وێنەیەکی زۆر جانە چۆن ئەو چاوریانە لە ناو دەمارەکانە بەڕاستی دروست بووە بە مروری زەمن بەڵێ توشەوکردن بووە؟ بەڵێ ئەوە لەگەڵ یا هاوکردنەکان ئەگەر سەیکەنەوە ئەوە خڕۆکە سوورەکانە لە خوارەوە فۆم سێڵەکان و با بڵین ئەو خێتە چاوریانە دروست بووە بە مروری زەمن و لەگەڵی شایە ئەم خۆ زین دەمار کە خوێنی پێ ئەڕوا ئەگەر بێت و دەمار لووسە باشە ڕق نییە بە مروری زەمن بە بۆنەی ئەو فاکتەرانی کە ئیسە باسیەکەین لەگەڵ ئەوەیە ئەگەر سێریکەن چۆن دروست بووە و مروری زەمن ئەوە ئەبێتە هۆکاری داخستنی ئەو دەمارانەوە ئەبێتە هۆکاری مردنی ئەو نەفرە بە دووشت ئیما بەجڵ بزەبت ئیما بە جەڵدەیەکی بە جەڵدەی دڵ یان بە جەڵدەی دەماغ چکەوتی هۆکاری یا بە جەڵدەی دەماغە یا بەجای یانەوە تا دەمارەکە ئەتەقێ خوێنبەربوون ڕوەدا
یانەوە تا تەسکە بێتەوە تەواوەتی ئەگیرێتەوە خوێنی بۆ ناڕوا کە پێوتری ئیسکیمیک واتە خوێنی بۆ ناڕوا ئەوانە هەمووی با بڵێن ئەو وێنانە ئەوە دەرەخن چۆن ئەو چەوریانە دروست ئەبن لە دەمارەکانەوە بە مروری زەبنە بن هۆکاری با بڵین نەخۆشیەکانی دەمارەکانی دڵبەڕاستی. بەڵێ ئەمجاگەر بێمەوە سەر هەر خواردن مەوزوعی خواردنەکان و هەندێک چەوری هەیە سێشت هەیە لە مەوزوع لە بابەتی ڕۆن و چەوری و کە گرنگە هاوڵاتی بزانێ بۆ بەکارهێنانی. یەکەم چەوریە بێت دوو بەشەوە چەوری با بڵین ڕۆن و چەوریەکانە بن بە دوو بەشەوە ئەبن بە ڕۆنە تێرەکان باشە کە بێ لەسەر شێوازی با بڵین تونە ڕۆنە و زەیتەکان کە پێوترێ چەوریە ناتێرەکان باشە ئەم چەوریە ناتێریانە ئیستە توێژینەوە زانێسەکان سەلمانیانە کە ئەمانە ڕۆڵیان هەیە بۆ دابەزاندنی کۆلیسترۆل و LDL لە چییە لە لەشایە بەڵام چەوریە تێرەکان زیابوون سیکە بابەتەکە ئەوەیە زۆر خواردنی چەوریە تێرەکان ئەبن بە هۆکاری زیابوونی کۆلیسترۆل لە لەشایە باشە. بابەتێکی تر گرنگ هەیە کە پێوترێ ئەمە یەکەمیان چییە هەموو توێژیرەوەکان تەڵەن لەسەر ئەوەن کە زیاد خواردنی چەوری تێرەکان ئەبنە هۆکاری زیابوونی کۆلیسترۆل باشە بەڵام شەرت نییە مەترسیدار بن ئێستا شەرت نییە هۆکاری یەکەم بن بۆ ئەوەی تووشی نەخۆشەکانی دڵ بن ئەم چەورێ تێرانە ئەم چەورێ تێرانە وەکو چی مەسەلەن وەکو ڕۆن باشە وەکو گۆشتەمەنیەکان کە چەورێ تێری زۆری تایە گۆشتەمەنیەکان بەعام چەورێ تێرەکانی زۆرتیایە و لەگەڵی شایە ئەوانەی کە لە شێوازی ڕۆنن واتە تونن ئەو چەوریانە ئەو ڕۆنانە کە تونن ئەوانە هینن چەوری هینی تایە تێری زۆرتیایە چەوریە ناتێرەکان کە مەسەلەن زەیتی مەسەلەن گوڵە بە ڕۆژەیە زەیتی گەرمەشامیە بەڵام یەکێک لە مشکیلە گەورەکانی ئەمانە ڕاستە چەوری ناتێرن زۆر گەرمکردنی و لە پلەیەکی زۆر بەرزە ئەمانەیش بنە هۆکارێکی مەترسیدار بۆ نەخۆشەکانی دڵ. باشە دکتۆر بینە سەر بابەتێکی دیکە کە ئێستا زۆر بەربڵاو هاوڵاتیان پەنای بۆ دەبن بۆ منە خواردنی فاستفودە ئەمانە تا چەند زیانی بۆ دڵ هەیە بۆ منە پیزایە هەمبەرگرا لەوانەیە لە ڕۆژێکدا تەنها ژەمێک نەبێت دوو ژەم بێ سێ ژەم بێ بەردەوام ئەیخۆن ئەمە چی لەم کەساکات؟ بالضبط ئەوە یەکێک لە هۆکارەکانە ئەم فاستفودانە چی مشکلێک گرفتێکیان تایە ئەم ئەو ڕۆنە ئەو چەوریانە ئەو چەوریانەی کە باسم کرد چەوریە تێرەکانی تایە و چەوریە ناتێرەکانیش کە چەوریە ناتێرەکان کە گەرمەکرێن بەو شێوازە بۆ ماوەیەکی زۆر بابەتێکی زۆر مەترسیدار دروست دەکەن ئەویش پێوترێت ترانسفاتی ئەسید ترانسفاتی ئەسید یان هایدرۆجینەیتد فاتی ئەسید ئەمانە هۆکارن بۆ دروستبوونی با بڵین زیابوونی چەوریەکان لە خوێنە ئەم ترانسفاتی ئەسیدانە هۆکارن یەک توێژینەوەیەک سەلماندوێتی زیاخواردنی لە ڕۆژێکە 2% ئەم چەوریە با بڵین ترانسفاتی ئەسیدانە هۆکاری مەترسیەکانی نەخۆشیەکانی دڵ 28% زیاکرد 28% زیاکرد لەم فاستفودانە دوو کێشە هەیە کێشەی یەکەم چەوریەکانە باشە چەوری ناتەندروستە و لەگەڵیایە ئەو ترانسفاتی ئەسیدانە کە لە دروست ئەبێ لە بەبۆنەی گەرمکردنی ئەم چەوریانەوە ئەمە کێشێکی زۆر تۆ ئەماژت بازێتی زەیتون کرد کە چۆن بڵێ چەوریەکی باش و تەندروستیە ئەگەر بە هەمان شێوە گەرم بکرێ ئەو پەتاتی کە بۆ منە لە ڕۆنی گوڵە بە ڕۆژە سوورەکەینەوە لە زەیتی زەیتونە سووریکەینەوە هەمان زیان دڵی منەگەێنێت توێژینەوەکان تەبعاً چەوری کە بڵێ چەوریەکە چ وەختێک تێک ئەچێ شتێکەیە پێوترێ سوتان نقطەی سوتانی یان خاڵی سوتانی ئەم ڕۆنە یان خاڵیستانی ئەم زەیتە ئەم خاڵی سوتانی ئەم زەیتەیە تقریبا لە چی خاڵێکە ئەم پێکهاتەی ئەم زەیتەیە ئەسووتێ
چکە پێکاتەی زەیت ئەبێتە چەند بەشێکەوە یەکێکیان چەوریە و هەندێکیان ناچەوریەکان ناوچەوریەکان وەکو ڤیتامینەکان وەکو دژە ئەکسەدەکان کە ڕۆڵێکی زۆر گەوریان هەیە بۆ نەخۆشەکانی دڵ ئەم دژە ئەکسەدانە و لەگەڵ ناچەوریەکان کە لە ناو زەیتەکانە هەیە ئەسووتێن خۆی خودی خۆی زەیتی زەیتون پێوترێ سمۆک پوینت ئەو سمۆک پوینتەی تۆزێ بەرزە واتە لە 200 و تقریبن 16 لە 220 هەندێک جار لە 240 ئەسووتێ و لەبەرەوەی زەیتی زەیتون دەوڵەمەدە بە مۆنۆس ئەنساتوریتد فاتی ئەسید واتە جۆرێکە لە جۆرەکانی فاتی ئەسیدەکان توێژینەوەکان سەلمانیانە سووتانی ئەم مۆنۆ ئەنساتوریتد فاتی ئەسید ئەو مادە مەترسیانە دەرنادەن یعنی تو لە کاتێک چەوریەکان ئەسووتێ کۆمەڵێ مادەی مەترسیدار دروست ئەبێ یەکێک لەو مادە مەترسیدانانەی کە ئێستاکە پێوتری ئەڵدیهاید مادەیەکی مەترسیدارە بۆ دروستبوونی نەخۆشیەکانی دڵون بۆ نەخۆشیەکانی تریش زمنیا شێرپەنجە لە سووتانی چەوریەکانی با بڵێن زەیتی زەیتون ئەمە بە پێژینەوەیکی زانستی زۆر سەلمان دوێت یعنی چەندێ سووتانیانە مەسەڵەن چەندێ بەکارهێنێنا بۆ خواردن ئەو ڕێژەی ئەڵدیهایدە کە دروستە بێ کەمە بەڵام لە چەوریەک لە زەیتێک وەک زەیتی گڵۆبە ڕۆژە ئەو چەوریە زۆر زیاترە یعنی 28 بۆ 36% زیاترە لە زەیتی زەیتون و لە بەڵام زەیتێک وەکو زەیتی ئەڤۆکادۆ کەمتر دروست بووە لە گڵۆبە ڕۆژە زەیتێک وەکو زەیتی مەسەڵەن بۆ نمونە باسی گڵۆبە ڕۆژەم کرد یان ڕۆنی پێوتری کۆکنۆت ئۆیڵ یان جەوزی هندی تقریبا جەوزی هندی هینی تایە دەوڵەمەنە بە چەوریە تێرەکان دروستکردنی خواردن خودی خۆی چەورە تێرەکان چەندێک گەرمی کەی ناگۆڕێ واتە گۆڕانکاری بەسرە ڕوونادا ئەو مادە ئەڵدیهایدانە دروست نابێ ئەو مادە ئەڵدیهایدانە لەکوێیە دروستە بێت لە چەورە ناتێرەکانە کە گەرمەکرێ بەکارهێنانی زەیتی با بڵێن جەوزی هندی بۆ خوارد بۆ دروستکردنی خواردن ئەو هینانە دروست ناکە بەڵام چیتیایە جەوزی زەیتی کۆکنۆت ئۆیڵ جەوزی هندی دەوڵەمەندە بە ساتوریتد فاتی ئەسید زۆر دەوڵەمەندە بە ساتوریت لە سەتا تقریبا 76 زەیتی جەوزل هندی زەیتی با بڵێن هینە ساتوریتد فاتی ئەسیدە چەورە تێرەکانە ڕاستە هین دروست ناکە مادەی ئەڵدیهای دروست ناکە کە وەکوتم لە زەیتی گڵۆبە ڕۆژیا دروستە بێ بەڵام خودی خۆی کۆلسترۆل بەرزەکاتەوە خودی خۆی کۆلسترۆل بەرزەکاتەوە وەکو چۆن تۆ گۆشت خۆی چکەت گۆشت دەوڵەمەندە بە چەورە تێرەکان دیسانەوە کۆلسترۆل و LDL زیاتر دروست دەکەن زەیتی جەوزی هندی هیچ گۆڕانکاریەکی بەسەرا نایە لە کاتی گەرمکردنە بە پێ ئەو توێژینەوە زانستیە کە ئەو پرۆفیسۆرە لە بریتانیا کردوێت گۆڕانکاری بەسەرا نایە بەڵام چەوری هند زیایەکە کۆلسترۆل زیاکە بۆ باش ئێمە باسمان لە خۆراکە بە سوودەکان و خۆراکە زیان بەخشەکانیش کرد مێ بزانم زەمن یاخود کات فەرق دەکات بۆ منە باز لەوە دەکرێت پاقلەی کوڵاو لە بەیانیاندا بخورێت بۆ تەندروستی دڵ باشە یاخود میوەی بەهێ باشە ئەمانە هیچ فەرق دەکات زەمنەکەی چ کاتێک بێت بەڵێ بە دڵنیایی من بەس باسی ڕینم کردووە بەس باسی زەیت باسی ئەگەر بابەتەکانی ترکەمیانی ئەگەر لەسەر زمانی خۆراکان بم یەکێک لەو خۆراکانە چییە؟ باڵنی خۆراکە تەندروستیەکان بۆ دڵ میوەکانە میوە زۆر باشە بۆ نەخۆشی بۆ تەندروستی دڵ بەڵام بە ڕێژەیەکی کەم سەوزەکان زۆر گرنگە و کاتەکانی دای من گرنگە پێشی نان خواردنی سەرەکی بێ واتێ پێشی ژەمە سەرەکیەکان بێەوە لەو سەوزە لە کاتی ژەمە سەرەکیەک کات بێ مشکلەی نێ بەڵام میوە باشتر وایە پێشی ژەمە سەرەکیەکان بە 2 سەعات بێ بەڵام کەم دووبارەیەکەمەوە کەم میوە کەم چکە شکلی تایە میوە ڕاستە دژە ئەکسەدەی تایە تەندروستی دڵ پێویستی بە دژە ئەکسەدەیە چونکە وتم لە لەشایە هەوکردن هۆکاری دروستبوونی لەگەڵ چەورەکەی هۆکاری دروستبوونی ڕقبوونی دەمارەکان و ئەو مەترسیەیە دژە ئەکسەدە تۆ بەکاربێنی هەوکردن لە لەشا کەمە بێتەوە دژە ئەکسەدە لەکوێ هەیە دژە ئەکسەدە لە میوەکانە هەیە دژە ئەکسەدە لە سەوزەکانە هەیە دژە ئەکسەدە لە هەموو سەوزەکانە دژە ئەکسەدەی تایە بەبێهین بەڵام هەندێک سەوزە هەیە مەسەلەن بۆ نمونە زیاتری تایە هەندێک هەیە کەمتری تایە لەوانەی هەندێشت هەیە هەندێک جادەرمانیش هەن کە زۆر گرنگن بۆ نمونە بۆ دژە ئەکسەدەکان
ئەوانەی کە زۆر گرنگن مەسەن زەنجەبیل یان ڕۆزماری ئەمانە زۆر گرنگن بۆ گرنگن لەبەرەوەی دژە ئەکسەدەیان تایە هەندێک میوە مەسەلەن میوەی بۆ نمونە هەنار دژە ئەکسەدەی زۆر تایە یان مەسەلەن بۆ نمونە شلیک و جەماعەتەکەی دژە ئەکسەدەی زۆر تایە بەڕاستی هەندێک خواردنی تر هەیە ڕۆڵیان هەیە بۆ تەندروستی با بڵێن سەوزە لە سەوزەکانە بۆ تەندروستی دڵەوانە مەسەلەن سیر ڕۆڵێکی باشی هەیە بۆ کەمکردنەوەی چوری و خۆشی دژە ئەکسەدەیەکی باشی تایە لەوانە پیاز باشە سوودی هەیە دیسانەوە بۆ کەمکردنەوەی بۆ دژە وەکو دژە ئەکسەدە و هەم بۆ کەمکردنەوەی نەخۆشەکانی دڵ لەوانە سرکە زۆر گرنگە سرکێکی سروشتی زۆر گرنگە بۆ سرکە گرنگە زۆر مرەکەزە پێڵم چۆن سرکەی سروشتی زۆر گرنگە بۆچی گرنگە چکە من باسی حەوت هۆکاری وتم حەوت هۆکار هەیە بۆ نەخۆشیەکانی دڵ لەوانە چوری لەوانە یەکێکیان خوێیە یعنی ئەم مەسجێز بگەیە بە هاوڵاتیان تکایە خوێ ینی کەمکردنەوەی چکە خوێ لە زمنی لە چی خۆیەگرێ لە سۆدیۆم خوێ بەکارێنانی خوێکی کەم لە ڕۆژێکە ئێستاکە ڕێنمایە جیهانیەکان ئەڵێ لە ڕۆژێکە کەمتر لە 5 غرام خوێ یعنی تۆ نانێکە خۆی تقریبن باشە 500 میلیغرام یان 500 میلیغرام لە نانێکی ئەتیادێ لە لای خۆمان لەوەیە زیاتر بێ لەوە 1 غرام خوێی تیا بکە لە یەک نانێکە باشە بە نانێکی طبیعی مەسەلەن لە هینە لە 500 غرام بۆ 1 غرام خوێی تایە بە تۆ کەمکردنەوەی خوێت کرد بۆ لەبەرەوەی خوێ ڕقبوونی دەمارەکانی زیاکە لەگەڵ چییە لەگەڵ ئەو چوریەکانەوە کانی ترە بە مقابلی سۆدیۆم کە لە زمنیایە چکە 1 غرامی خوێ با بڵین یەکسانە 1 غرام یەکسانە بە 2.5 سۆدیۆم فتۆ چۆن مقابلی سۆدیۆم چی ئەبێ زیاکە بێ پۆتاسیۆم زیاکە ئەبێت ئەو خواردنانەی کە پۆتاسیۆمی زیاتایە مقابلی چی مقابلی سۆدیۆمەکە باشە وەکو چی کە پۆتاسیۆمی زۆرتایە وەکو مەسەلەن سرکەی سێو بۆچی باسی سرکەی سێوم کردبوو سرکەی سێوی سروشتی دەوڵەمەندە بە پۆتاسیۆمێکی زۆری تایە هەم دژە ئەکسەدەی تایە چکە لە سێوەکە دروست بووە و هەم چی تایە و هەم دەوڵەمەندە بە پۆتاسیۆم هاوسەنگی سۆدیۆم دروستەکە لە خوێنە لەوانە کە دەوڵەمەندن بە پۆتاسیۆم مۆسە دەوڵەمەندە و خورما بە دەوڵەمەندە بە پۆتاسیۆم ئەمانە گرنگن بۆەوەی تەندروستی دڵ بەپارێزن ئەمە کۆمەڵی فاکتەر بابینە سەر فاکتەرێکی تر زۆر گرنگە ئەویش زیابوونی کێش و قەڵەوی کە لە دنیای ئەویش باسی ئەوەش بۆکەم یەکێک لە مشکی هەرە فاکتەرە گرنگەکان کە طبعاً وەکوتم قەڵەویە یەکێک لە فاکتەرە گرنگەکان نەخۆشی شەکرەیە نەخۆشی شەکرەیەک یەکێک لە فاکتەرە گرنگەکان کە بنە هۆکاری نەخۆشەکانی دڵ ئەگەر باسی قەڵەوی بکەم بە کورتی چۆن بزانی تۆ مەترسی نەخۆشەکانی دڵە زۆر زیایە کەمەرە قیاسکە کەمەرت قیاس کرد کەمەری ئەگەر کەمەرت بۆ ئافرەت لە 80 بۆ 86 سانتیم هەندێک 80 بۆ 86 سانتیم کەمەرت لە 80 بۆ 86 سانتیم زیاتر بۆ ئافرەتەوە مەترسی نەخۆشەکانی دڵی زۆرە پیا و 98 بۆ 102 ئەگەر کەمەرمان لە 102 لە سەر و 102 مەترسیەکانی نەخۆشەکانی دڵ زۆرە چونکە مۆزوعی چیە مۆزوع ئەو چوریانەی کە لە کەمەرا دروست بووە و ئەم چوریانەی لە کەمەرا دروست بووە هۆکاری دروستبوونی چوریەکانی کەمەر چییە دوو هۆکارن چوریە ناتەندروستیەکانە لەگەڵ چیە لەگەڵ شەکری ناتەندروست و چوری ناتەندروست هۆکاری گەورن بۆ مەترسیەکانی قەڵەو بوون و لە زمنیایە بۆ نمونە خواردنی با بڵین نانی سپی بە ڕێژەیەکی زۆر بۆی بزان ینی بۆەوەی مەوزوعەکە باسکەین بە ڕێژەیەکی مجارە بڵێن بە ڕێژەیەکی زۆر لەوەی هاوڵاتی بڵێ ئەینان نەخۆین ئەگەر وا بێن نان نەخۆی نەخێر نان بخۆ بەڵام نان کام نانە بخۆ تا ئەتوانی تواناو هەیە نانێک کە بابڵی مادە ڕیشاڵەکانی زۆرتر تایە ئەو نانە بەکاربێنە کە نەتوانی ئینسان توانای مادی نەبوو نانێ بکڕێ بەڵام خودی نانە ئەو نانەی کە هەیە بەکاری بێنە بەڵام بە ڕێژەیەکی کەم
دکتۆر محەممەد جەباری پسپۆڕی کلینیکی خۆراک ئەمیوانیەمە بووی دکتۆریان سپاس سپاس بە ئەمە دەبێت. سپاس دەکەم سەلام. چانێک وەرەگرین و پاشان هەگەڕێنەوە.